تورکیا هەرێمی کوردستانی وەکو جەستەیە داناوە بۆ بەرخۆری بۆ ساختکردنەوەی کاڵاکانی خۆی 2003 تەنها سیستم نەڕوخا لە عێراق بەڵکو دەوڵەتی عێراقی ڕوخا بەرەبەرە ئێران بە تەواوەتی توانیوێتی جێپی خۆی قایم کا لێرە داودۆغڵەوەڵێ من یەکەمین کەس بووم بە کوردی چاکوچۆنیم کردووە ئەومان لە یاد نەچێ ئەوە ینی قسەکردنێ لەگەڵ دیوە ساویلکەکەی عەقڵیەتی ئینسانی کووردا بیرمان نەچێت بەشداری دەستێوەردانی کۆماری ئیسلامیێران لە لەحزەی نووسینەوەی دەستورەوە دەست پێەکات ئەم دوو هێزە بۆ نمونەیەکێکیان هێز دەوڵەتێکی علمانیە خاوەن مەشروعێکی ئیسلامی ئابووری سیاسی ناجح لە بەرامبەرە هێزێکی ترت هەیە کە بە هەندێک پێوە هێزێکی داخراوە جارار پەیوەندی حیزب و دەوڵەت پەیوەندی چاوسەنگ نییە وەکوە من ڕەفاقەتی کوڕێکی 13 ساڵ بکەم هەر لە ڕووی اجتماعیەوە جایز نییە و علاقەکەی علاقەیەکی استقلالیە پەیوەندی ئەحزابی کوردی بە درێژایی تاریخ لەگەڵ ئێرانە لەگەڵ ساواک و میتا بوو پەیوەندی حزبی ژیانی سیاسی لە هەرمی کوردستان حیزبات لەگەڵ تورکیا لەگەڵ میتا بووە لەگەڵ سووریا لەسەر بنەمای مخابرات بووە